زیاتر لە 750,000 هاوڵاتی تۆماری بایۆمەتری کردووە کە ڕێژەی لە 162.8. ئەوانەی کە لە دوای 9/11 بەدواوە بایۆمەتریان کردووە لەسەر تاپای عێراقا پرۆسەی دروستکردنی کارتەکانیان ئەکەوێتە دوای هەڵبژاردن. کەواتە ئەوەی تۆماری بایۆمەتری کردووە پێش 9/11 کارتی تازەی دەنگدانی بۆ دروستکراوە کە وێنەی فۆتۆگرافی بەسەر کارتەکەوەیە و بەم کارتە تازەیە دەنگەدا و کارتە کۆنەکەی کار ناکە. بۆیە پێویستەکە سەردانی بنکەکان بکە، کارتە کۆنەکەی تەسلیم کاتەوە، کارتی تازەی دەنگدان وەربگرێ. تا ئێستا زیاتر لە 450,000 کارتی تازەی بایۆمەتریمان دابش کردووە، نزیکەی 150,000 کارتی بایۆمەتری تازە ماوە کە هاوڵاتیان نەچوون. داوا لە هاوڵاتیانەکەین ئەو 150,000 ئەم ماوەی کە ماوە تکایە سەردان بکەن بۆ ئەوی مافی دەنگدانتان نەفەوتێ. ئەوانەشی کە تۆماری بایۆمەتریان نەکردووە، ئەوا بێگومان بە کارتی ئەلکترۆنی دەنگدانی ساڵی 2014 کە وێنەی فۆتۆگرافی پێوە نیە ئەتوانن دەنگ بن.